عزیزان و خۆشەویستانی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش هاتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت. کۆمەڵگای ئێرانی ژێر حاکمیەتی کۆنەپەرستانەی کۆماری ئیسلامی تووشی گەلی قەیران و کێشەی سیاسی ئابووری و کۆمەڵایەتی قوڵ بووەتەوە و حاکمیەتیش دەستەوەستانە لە چارەسەرکردنیان. بێکاری و هەژاری، بێهیوایی، بە داهاتوویەکی باشتر، گرتن و دەستبەسەرکردنی بەرین، نائەمنی و دزی، گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر و زۆشتی تر کۆمەڵگای ئێرانی داگرتووە. بۆ قسەکردن لەسەر هۆکارەکانی ئەم دیاردانە و هێندێک بابەتی تر لە بەرنامەیەکی تایبەتدا داوامان لە هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵک کردووە میوانی بەرنامەکەمان بێت تا چەند پرسیارێکی لەم بوارانەدا ئاراستە بکەین. هاوڕێ سەعید بەخێربی بۆ ئەم بەرنامەیە. زۆر سپاس هاوڕەش لێر سڵاوم هەیە بۆ بەڕێستان بۆ هاوکارانت و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. سپاس. هاوڕێ سەعید، بەپێی ئەو راپۆرت و هەواڵانەی بڵاوبووەتەوە تەنیا لە ماوەی 15 ڕۆژی یەکەمی مانگی ژوێنی 2023دا 82 کەس لە شارۆمەندانی ئێرانی لەلایەن دام و دەستگا ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامیەوە گیراون. هۆکاری ئەم دەستبەسەرکردانە چین و زیاتر لە کام ناوچەدا ڕوویان داوە؟ ئەگەر باسی هۆکارەکانی بکەین دیارە لە زۆر جەمبەوە دەتوانین باسی بکەین و زۆریشی لەسەر پتراوە. ئێمە هەمومان دەڵێین خود کۆماری ئیسلامی بەردەوام لەسەر قەیران دەژی و ئەگەر قەیرانێک دروست نەکات لە کۆمەلگادا پێی وایە دەسەڵاتەکەی زووتر دەڕوخێت. هەر ئەوە بۆتە باعیسی ئەوەی ئەگەر یان هیچ بیانوویەکی دەست نەکەوێت حتمما کێشەیەک دێنێتەوە لە نێو کۆمەلگادا و ڕێگاک دەکاتەوە بۆ هێرشکردنە سەر خەڵک و بە تایبەتیش خەڵکێکی کە بە دژی ڕاپەڕیون و بە دژی دەجوڵێنەوە و نسبەت بە دەسەڵاتەکەی ناڕازین. ئێمە هەمومان دەزانین کە ماوەی 7 مانگ زیاترە شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتی بە نێوی شۆڕشی ژینا لە ئاستی کۆمەلگای ئێراندا کەوتۆتە ڕێوە ئەوە سەرجەم پایەکانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی هێنایە لەرزی. ئەوەیە کە کۆماری ئیسلامی بۆ چاوترسێنکردنی خەڵک دەستیدایە زۆر جەنایەتی ئینسانی و لە ئاستی دنیاشدا ئیدانە کراوە خەڵک بەرەنگاری بوونەوە. ئێستاش کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە کە بەردەوام لە حاڵی مبارزە و تێکۆشاندایە. هەرچەند خودی کۆماری ئیسلامی لەم ماوانەی ڕابردوودا تونترین یا وەحشیانەترین سەرکوتەکانی لە کۆمەلگادا بەڕێوە بردووە، خەڵکی بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە سەرکوت کردووە، گرتوونی زیندانی کردوون، ئەشکەنجەی کردوون و ئیعدامی کردوون، بەڵام نەیتوانیوە بە ئامانجەکانی بگا کە چاوترسێنکردنی خەڵکە. بە تایبەتیش ئەو دەیەوێت ئەو شوێنانەی کە کوانووی خەبات و تێکۆشانن، ئەو شوێنانەی کە سەرچاوەن بۆ سەرهەڵدان و خۆپیشاندان دژی کۆماری ئیسلامی، ئەو شوێنانە زۆرتریانی هێز و زەبر و زەنگی خۆی نیشان بدات. ئێمە دەڵێن لە ئاستی ئێراندا ئەم بزوتنەوەیە هەیە، بەڵام بۆ دەستی دەچێتە ئەو ناوچانەی کە لە پرسیارەکەی بەڕێزیشتاندا بوو کە لە کام ناوچە زۆرتر ئەم دەست بەسەرکردن و ئەم ئەزیەت و ئازارە بوونی هەیە. هەمومان دەزانین دەو ناوچانەی کە کوانووی خەباتی گەرم و گوڕ بە دەسەڵاتی کۆماری ئیسلامین و ئەمەش لە خۆران نییە، سەر چاوەکەی لەوە دەگەڕێتەوە کە ئەم ناوچانە ناوچەهایەکن کە کەمینە نەتەوەیی و مەسهەبیەکانی تێدا دەژین کە لە ژێر زیاترین گوشاردان بە نیسبەتی خەڵکی ئێران لەو ناوچانە، لە ژێر گوشاری ئەمنیەتیدان، لە ژێر گوشاری سیاسیدان، لە ژێر مەحرومیەتی ئابووریدان، بە دەست بێکاریەوە دەناڵێنن، تا سەر ئێسقان ناڕازین دە و دەسەڵاتە و بڕیاریشان داوە کە چارەنووسی خۆیان بگۆڕن و بە دژی ئەم دەسەڵاتە ڕاساون، ڕاپەڕیون، وەکو کوردستان، وەک بەلوچستان، وەک خوزستان و ئەو شوێنانەی دیکەی کە کەمەنەتەوەی و مەسەبیەکان حەز دەکەن کە زوڵمێکی چەند بەرابەریان لێ دەکرێت. بۆیە زۆرتری دەستگیرکراوەکان لەم ناوچارن. فەرزکەین لەو ئامارەی کە تۆ باست کرد 82 نەفەرەی کە گیراون، نزیکی 60% لە کوردستان گیراون، 24% لە
بەلوچستان گیراون بەقیەکەی دەتوانین بەسەر هەموو ئێراندا دابەشکەین هەرچەند لەم دوێنێ و پێرەدا بەچەند دەستگیرکردنەکان بەردەوامە لەم ماوەیەدا ژمارەیەکی زۆر لە ئەنجومەنی لە ئەندامانی ئەنجومەنی سنفی مامۆستایان گیراون یعنی گرتنەکان بەردەوامە بەڵام بە شێوەیەکی بەرچاو کە تۆ بێنی فەرزکەین توێژینەوەی لێ بکەی تاقیق بکەی و دەبینی کە بەشی زۆری گیراوەکان دەست بەسەرکراوەکان لەو ناوچانن ینی لە کوردستان و بەلوچستان و خوزستان کە کوتم ئەمانە کوانووی سەرچاوەی ڕاپەڕین و خۆپیشاندان دژی دەسەڵاتی کۆماری ئیسلامین و ئەویش بۆ ئەوەی کە خەڵکی سەرتاسەری ئێرانی پێچاوترسێن بکە و پێشی وایە ڕەوایەتی هەیە لەوێ چون خەڵکە زیاتر بەجی ڕاوەستاون دەستی باشترە بۆ سەرکوتکردن و زۆر نامرۆڤانە ئەو کارەش دەکات دەبینین کە لە کولیەتی خۆیدا ئەم کۆمەلگایانەی کە بە شێوەیەکی سیستماتیک لەباری ئابووریەوە دواکەوت و ڕاگرتووە ئاماری زۆری بێکاری لە وڵاتە لەو شوێنانە هەیە خەڵک بۆ ئەوەی کە نانێکی مەمرە و مەژیانێکی مەمرونمەژی هەبێت و پارویەگنان پەیدا بکات دەبینین کە ڕوو دەکەنە کۆڵبەری سوختبەری ینی کارێکی کات سەرتاپایانی لە ئەوڵەو کە دەستی دەدەنێ هەمووی مەترسی مەرگی لەسەرە بەڵام بۆ ئەوەی بژین ناچارن ئەو کارانە بکەن ئەمە ئەم ناوچانن کە زۆرترین گوشاریان لەسەرەوە ئەو دەستگیرکراوانەش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەم ناوچانە تومان کوانووی سەر هەڵدانەکانن کە جەمهوری ئیسلامی زیاترین کەسەکانی لەو شوێنانە دەستگیر کردووە بەڵێ هۆکاری ئەوەی کە ڕژیم بەڕوونی و بە ئاشکرایی دەست ئەداتە گرتن زیندانیکردن و ئێدامکردنی خەڵکی ئەو ناوچانەی کە زۆربەی دانیشتوانەکەی سەر بە کەمینەتەوەی و مەسەبیەکانن وەک کوردستان بەلوچستان و خوزستان بۆچی دەگەڕێتەوە کوتمان ئەمانە ئەو ناوچانن کە لەلایەن ڕژیمە یەک لە دوای یەکەکانی ئێرانەوە دانی لە سەردەمی تەنازەت ڕژیمی پاشایەتیشدا ئەم ناوچانە بە ئانقەست دواکەوتوو ڕاگیراون هیچ کارخانە و سیستمێکی بەرهەمهێنانی پێشکەوتووی ئەمڕۆیی تێدا دانەمەزراوە خەڵکەکەی بەردەوام لە حاڵی ینی بە تایبەتی ئەوەی کەسەر بەچینی کرێکارە لە حاڵی کۆچکردندا بوون بۆ باقی شارەکانی ئێران تاوکو بتوانن ژیانێکی مەمرە و مەژی بۆ خۆیان و بۆ بنەماڵەکان دابین بکەن چون لە ناوچەکەی خۆیاندا کار نەبووە بە پێی ئەوەی کە تعدادی خەڵکەکەش زیاتر بووە و ئەوەش جوابی نەداوەتەوە یا ئیمکانی ئەوەی نەبووە کە هەموو خەڵک ڕوو کاتە شارەکانی دیکە بۆ کار دی ناچار ڕوو دەکەنە مەسەلەن ئەو شوێنانەی کە لە سنوورەکانەوە وەسایلی قاچاق بێنن کۆڵبەری بکەن سوختبەری بکەن و لە جنوبی ئێرانیش بە کاری دیکەوە مەشغوڵ بن لە بەشی دەریایەکانە کە ئەوش بەشێکی یار دەگرێتەوە سەر مەسەلەی کاری قاچاق نەکارێکی قانونی و یاسایی و کە داهاتوویەکی ڕوونی هەبێ بۆیە ئەم خەڵکە ئێستا وشیار بۆتەوە ئەم خەڵکە دەبینێکە مناوچەکانیان بە شێوەی سیستماتیک و ئاگاهانە دواکەوت و ڕاگیراوە دەوڵەت یا ڕژیمی دەسەڵاتدار بە شێوەیەکی ئەمنیەتی دەڕوانێتە هەموو مەسەلەیەکی کە لەو کۆمەلگایانەدا ڕووەدا ئەمانە زیاتر قینی خەڵکی هەستاندووە زیاتر خەڵکی بە دژی ڕژیم یەکگرتوو کردووە و ڕاپەڕیون و داخوازی ئەوان هەیە کە خواستەکانیان خواستە ئینسانیەکانیان بێتە دی کاریان بۆ دابین بکرێ بیمەی بێکاریان هەبێت ژیانێکی ئاسوودەیان هەبێت لە ناوچەکەی خۆیاندا ئەوەندە لەباری ئابووریەوە پێشکەوتوو بێت کە نیازێک نەبێت کۆست بکەن بۆ شوێنەکانی دیکە بۆ کارکردن ئەمانە داخوازی ئەو خەڵکەیە بەڵام وەختێک ئەم مەسایلە مەترا دەکرێت و ڕژیمیش توانای جوابدانەوەی نییە دەست دەبات بۆ سەرکوتیانی تا ئێستا خۆمە دەمێکە ئەوە دەڵێن وە کوتراویشەوە ئەو زۆر کەسی ئاماژەی پێ دەکات کە ڕژیم تەنیا ئامرازێکی کە بەدەستیەوە ماوە ئامرازی سەرکوتە گرتنە زیندانی کردنە ئێعدامە بە بیانی و جۆرا و جۆر بێزگەلەوەی کە زیندانیانی سیاسی ئێعدام دەکا زیندانیانی دیکەش بە بیانووی مادەی هۆشبەر دزی نازانم چی ئەم مەسایلە ئێعدام دەکا
ئەمانش هەمووی دەگەڕێتەوە سەر ئەهدافی ڕژیم، ئەویش چاوترسێنکردنی کۆمەلگایە بۆ بەتایبەتیش ئەو بەشە لە کۆمەلگا کە بوێرانە بە دژی ڕژیم ڕاستاون و هەموو ڕۆژێ لە سەر شەقامەکانن، چ بزوتنەوەی کرێکاری بێ، چ بزوتنەوەی ژنان بێ، چ مامۆستایان بێ، چ خانە نشینان بێ، چ لاوانی خوازیاری کار بێ، هەموو ئەوانە زەختیان خسوەتە سەر ڕژیم و وەختێکیش ناتوانێت جواب بداتەوە. ئەویش بەم ئامرازی کە بەدەستەوەیەتی ئامرازی سەرکوت تا ئەو جێگایی کە بتوانێت داکۆچی لە دەسەڵاتەکەی دەکات. ئەوەی کە زۆر بێمنەتانە یا بڵین زۆر بەڕاشکاوانە دەست دەداتە، ئەمە ئەوەی کەوتوتە ئاخری خەت، تەنیا شتێکی کە بۆی ماوەتەوە دەیەوێت یعنی دەبێت بە شێوەی سەرکوت بە سەرکوتکردن تەکلیفی خۆی یەکلایی کاتەوە یا بۆ ماوەیەکی زیاتر دەسەڵاتەکەی ڕابگرێت. دنا هەر ڕژیمێکی نۆرمال بواێت لە ئاستی دنیادا ئەو هەموو ڕەخنەی کە لێ دەگیرێت لە ئاستی نێوخۆدا لە ئاستی دەرەوەدا، ئەو هەموو بەڵای کە بەسەر ئێرانی داهێناوە، ئەرزشی پوڵی ئێرانی هێناوەتە خوارێ بە ئەندازەیەکە ئینسا وەختێک دەیبینێ بە نیسبەتی پێشوو جێی سەر سوورمانە، ئەم وڵاتی وێران کردووە. بێکاری لەو پەڕی خۆیدایە، خەسارە کۆمەڵایەتیەکان لەو پەڕی خۆیدا، ناهەنجاریە کۆمەڵایەتیەکان لەو پەڕی خۆیاندان. خودی کاربەدەستانی ڕژیم ئێعتراف دەکەن کە دزی لە 5 ساڵی ڕابردوودا 500 بەرابەر زیادی کردووە. هەر ئێستا 1,400,000 پەروەندەی قەزایی بەشی دزیوانە لە جەریاندایە. یعنی کۆمەلگایەکی کە تووشی ئەم قەیرانە بێت تا بێزگە لە مەسایلە سیاسی و مەسایلەکانی دیکەی، چۆی کۆمەلگایەکی نۆرماڵە؟ چۆن دەتوانین بڵین ئەمە کۆمەلگایەکە کە لەلایەن دەسەڵاتێکی نۆرماڵەوە بەڕێوە دەچێت؟ بۆیە خەڵک هەموو ئەم نەهامەتیانە دەبینن، ئەم قەیرانە دەبینن، ینی وای لێ هاتوو کۆمەلگای ئێران کە بە ڕۆژی ڕۆشن لەوە لەبەر چاوی خەڵک دزی دەکرێت. ینی ئەم کۆمەلگای نەخۆش خستووات ئەو دەسەڵاتە لە حاڵێکدا کۆمەلگایەکە کە لەسەر دەریایەک لە سەروەتی سروشتی دەژی. ئێران لەباری جوغرافیاییەوە هەم لەبار ینی لە زۆر بوارەوە کە تۆ چاوی لێ دەکەی یەکێک لە دەوڵەتەکانی ناوچەیە، یەکێک لە دەوڵەمەندترین دەوڵەتانی ناوچەکەیە. ئەگەر ئەم سەروەت و سامانە سروشتەی کە هەیەی چ لە بواری کەشاوەرزی، چ لە بواری نەوت و دەرهێنانی کانەکان، چ لە بواری ئاو و سەرچاوە ئاویەکان تۆ چاوی لێ بکەی، دەیتوانی ئەسەن تەواوی نیازمەندەکانی نێوخۆی هیچ دەوروبەریشی دابین کات. بەڵام هەمومان دەزانین کە سەرچاوە ئاویەکانی وێران کردووە، ژینگەی وێران کردووە، بێکاری لەو پەڕی خۆیدایە، زۆر بەشی هەرە زۆری کارخانە و شوێنە بەرهەمهێنەرەکان داخراون. ینی ئەمەش دەشبینین کە ئەمەش ئەرزشی پوڵی ئێرانەکە لە چه ئاستێکدا لە بەرابەر ئەرزە دەرەشتیەکاندا. بۆیە هەموو ئەمانە دەستیان داوەتە دەستی یەک کە گوشارێکی زۆر بکەوێتە سەر ڕژیم و وەختێکی ناتوانێت جواب بداتەوە، بەم شێوەیە خەڵک سەرکوت دەکاتەوە، دەست دەداتە ئێدامکردن و سەرکوتکردن و زیندانیکردنی خەڵک. بەڵێ هاوڕێ سەعید، ڕژیم لەم ماوانەی دواییدا بێجگە لە کەسانی سیاسی بە بیانووی مادەی هۆشبەرەوە خەڵکێکی زۆری ئێدام کردووە. مەبەستی ڕژیم ئەساسەن چییە لەم کارە؟ لە حاڵێکدا نوقمی قەیرانی جۆرە و جۆرە و داماوە بەدەست چارەسەرکردنیانەوە. ئێمە لە جوابی پرسیارەکانی پێشوشدا نەکرد ئەم جارە، بەچە جارانی زۆر جار باسی ئەوە دەکرێت کە ئێمە دەڵێن خودی کۆماری ئیسلامی تووشی قەیرانێکە کە بەرەو مەرگی دەبات. قەیرانی سیاسی چاو لێ بکەین، قەیرانی ئابووری چاو لێ بکەین، قەیرانی کۆمەڵایەتی چاو لێ بکەین، دژایەتی خەڵک و خۆپیشاندان و ناڕەزایەتیەکی کە بەرۆشی گرتووە چاو لێ بکەین، ڕژیمێکە کە بەرەو نەمان دەچێت، بەرەو هەڵدێر دەچێت. بەڵام کوتمان بۆ ئەوەی کە بۆ ماوەیەکی دیکە دەسەڵاتەکەی درێژ بکاتەوە، دەست دەداتە گرتن و زیندانیکردن و ئێعدامکردن. لەم ماوانەی دواییدا زۆر بێپەروا دەستی داوەتە ئێعدامکردنی زۆر ناجوامێرانەی زیندانیانی سیاسی، تەنانەت کەسانێکی ئەدام کردو کە پەروەندەکانیان قسەی لەسەر بووە،
دادگاییەکی دادپەروەرانە نەکراون وەکیلیان حوزوری نەبووە ئەسەن مەراحلە دادگاییە فۆرمالەکەی خۆشیان بەڕێوە نەچووە بەڵام لە کتوپڕێکدا ئەدامی کردو ژمارەیەکی زۆر زیندانی سیاسی بەم شێوەیە یا لەژێر ئەسکەنجەدا گیانیان لە دەستداوە یا ئێعدام کران بەڵام هەموو ئەوانە نەبووە ئەوەی کە ڕژیم بە ئامانجەکانی بگات بینیمان کە هەر گەنجێک هەر تێکۆشەرێکە گیان لە دەست دەدات تەنانەت مەرگەکەشی گۆڕەکەشی هەفتەی گیان لە دەستدانی چلەی گیان لە دەستدانی ساڵگەردەکەی هەموو ئەوانە بۆ ڕژیم دەبنە کێشە کۆمەلگا زیاتر یەکگرتوو دەکات بنەماڵەی گیان بەختکردوان زیاتر لە یەکتری نزیک دەکاتەوە و ئەمەش ئەو شتانەیە کە خودی ڕژیم دەی دەترسێ بۆیە بە شێوەیەکی دیکەسا دەست دەداتە گرتنی ئەو خەڵکە ئێمە ببینیمان کە لە حوتوانەی ڕابردوودا تعدادێکی بەرچاو لە بنەماڵەی گیان بەختکردوان سەردانی یەکتریان کرد لە شارەکانی جنوب و بەرەو شارەکانی شمال و دواتر لەسەر گڵکۆی جوانەمەرگ ژینا ئەمینی کۆبوونەوە و ڕژیم ئەمەی پێتەحمل نەکرا بوو هێرشی کردە سەریان و هەموویانی دەست بەسەر کرد وردە وردە بەرەبەرەکە ئازادی کردن بەڵام بەرهەمی ئەم کۆبوونەوەیش ئاکامی ئەم هێرشەی ڕژیمیش بووە باعیسەوەی کە ڕێکخراوێکی دیکە پێک بێت لەسەر گڵکۆی ژینا ئەنجومەنی دایکانی شۆڕش پێک دێت ئەمە دەستکەوتێکی گەورە بووە بۆ ئەو حرەکەتە ئەمیش چووە پاڵ حرەکەتی دایکانی پێشتر کە بە کۆمەڵ بە نێوی جۆرا و جۆر پێک هاتوون و لە ئاستی ئێراندا خەریکی تێکۆشانن دایکانی گیان بەخت کردوان بێ دایکانی پارکی لالە بێ دایکانی کەوتنە خوارەی فڕۆکەی ئوکراینی بێ دایکانی پێشمەرگە بێ کە لە ساڵەکانی 60دا پێک هاتن و ئەم جارەش مەسەلەن دایکانی شۆڕش کە بەم شێوەیە شکڵ دەگرێت ئەمانە هەموو ورە بەخشە بۆ کۆمەلگا دەبێتە باعیسی یەکگرتووی زیاتر و دەبێتە هەوێنی یەکگرتنی کۆمەلگا لە داهاتوودا ئەمایە جەمهوری ئیسلامی شتێکی کە لێی دەترسێ ئەمانەیە بۆیە ڕۆژ لەگەڵ ڕۆژ وەحشیانەتر دەجوڵێتەوە دەست دەبات بۆ ئێدامکردنی خەڵک هەمیشە و دایم لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ژمارەیەکی زۆر زیندانی کە بە بیانووی مادەی هۆشبەر و مەسایلی قەتڵ و دزی و شتێکە پەروەندەیان بۆ دروست دەکرێت پەروەندە سازیان بۆ دەکرێت لە ڕیزدا ڕاوەستاون بۆ قۆناغێکی کە کۆماری ئیسلامی پێی وایە ئێستا کاتێتی کە دەست بەرێ بۆ ئەدامکردنیان بۆ وەر ئەساسەنی بۆ چاوترسێکردنی کۆمەلگا ئێمە هەمیشە ئەوانەمان بینی واکە ماوەیەک دەست ڕادەگرێەوە ئەم کەسانەی هەر بەو شێوەی ڕاگرتووە بەڵام دەبینی لە قۆناغێکی دیکەدا زۆر بە شێوەیەکی وەحشیانە زۆر بە شێوەیەکی نامرۆڤانە نادادپەروەرانە دەست دەداتە ئێدامکردنی ئەم خەڵکە بۆیە بێزگە لە زیندانیانی سیاسی ئێدامکردنی ئەو زیندانیانش کە بە هۆی مادەی هۆشبەر گیراون زیادی کردووە خودی ئەمنیستی ئەنتەرناشنال باسی ئەوەی کردووە کە لەم ماوانەی دواییدا ئێدامکردنی کەسانێکی کە بە هۆکاری مادەی هۆشبەر گیراون 3 بەرابەر زیادی کردووە یعنی تۆ حسابی کە ئەمە زیندانەکان ئەما وەزعیەتی کۆمەلگا و لەو لاشەوە خودی یەشێک لە بەرپرسانی ڕژیم باسی ئەوەی کردووە کە ئەو کەسانەی کە دەبێت باڵاپۆش یا حیزابی ئیسلامی ڕعایەت بکەن کە نایکەن تعدادیان نێزگار زۆر بووە یعنی ئەو ژنانەی کە ڕەچاوی پۆشینی ئیسلامی ناکەن لە کۆمەلگادا بەڕادەیەک زۆر بووە هەرچەند ئێمە پێمان وایە ئەو کەسانە تاوانبارن دەبێت بگیرێن سزا بدرێن بەڵام تعدادیان ئەوەندە زۆر بووە کە لە توانای ئێمەدا نییە ئەکس کاردانەوە نیشان بدەین ئەمانە خۆی هەموو پەیامن نازانەوە بە چنیەتێکەوە ئەوانە شتانە دەڵێن بەڵام ئەمە ئەو پەیامە دەگەیەنێ کە کۆمەلگای ئێران ئاڵگۆڕی بەسەردا هاتووە لە زۆر شوێندا دەستکەوتی زۆر مەزنی بەدەستێناوە خەبات و تێکۆشان و شۆڕشێکی کە لە ئارادا شۆڕشی ژینا و لە زمان خودی بە کاربەدەستانی ڕژیمەوە ئێمە دەبیستین هەر ئەمەی کە بەرپرسێکی کولتوری ڕژیم کە ئەساسەن ئەرکەکەی ئەوەیە کە دەبێت بەر بە بێحیزابی بگرێ و بەم شێوە داماوانە باسیەوە دەکا کە تعدادی ئەو کەسانێک کە
پۆشینی ئیسلامی ڕعاەت ناکەنەوەندە زۆر بۆ کە لە توانای ئێمەدا نییە سەرکوتیانکەن یا بەرەنگاریان بینەوە ئەمە خۆی واقعانەتی بێ ودە بداتە هەموو خەڵکی کۆمەلگا و هەموو ئەو کەسانی کە بە دژی ڕژیم ڕاپەڕیون و هەمومان ئەلێرەدا نەتیجە دەگرین دەڵێن کە سەرەڕای ئەو هەموو سەرکوتە ئەو هەموو گرتن و زیندانیکردنە ئەو هەموو ئەزیەت و ئازارەی ژنان بەڵام ئەمە نەتیجەکەیەتی بۆیە خەڵک زۆر بە دڵگەرمیەوە درێژە بە خەباتیانەدەن و ئاکامێکیش کە یان نەتیجەیەکیش کە ڕژیم لەو حرەکەت و سەرکوت و زەبر و زەنگەی کە دەینوێنێ وەری دەگرێت دەبینین هەمووی پێچەوانەیە و بە دژی خۆی دەشکێتەوە. بەڵێ بە ئاشکرایی باس لە بەرژەوەندی ناهەنجاریە کۆمەڵایەتیەکان دەکرێت و گوایە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا ڕێژەی دزیکردن 500% زیادی کردووە. ئەمە شەرمەزاری نییە بۆ دەسەڵاتێک کە سەرۆکەکەی واتە ڕئیسی دەڵێ ئابووری ئێران ڕووی گەشەیە و بارودۆخی بەڕێچوونی خەڵک باشە. بەڕاستی خۆیان ژیانیان خۆشە تا ئەو جێگایش کە دەبێ حەس بکەن بە ئازاری خەڵکی خوارەوەی کۆمەلگا ئەوان ئەوەندە تێکەڵی ئەو خەڵکەنین کە حەست بکەن و ئەگە هەستیشیان کردوێ دەیانەوێت بیشارنەوە دەیانەوێت حاشای لێ بکەن دەنا هەمومان دەزانین ئابوووریەکی داتەپی وەک ئابووری کۆماری ئیسلامی دراوێکی وەکو دراوی ئێران کە نرخەکەی بەو شێوەیە هاتبێتە خوارێ وەزعیەتی کارخانە و شوێنە بەرهەمهێنەکانی ئێران کە دەڵێن نزیک بە 60% یا 70% یا 80% داخراوە یا بەزۆر بە شێوەیەکی ینی بە دەرسەدێکی کەمەوە کار دەکات ناتوانێ ینی بەرپرسی ئەو وڵاتە بەڕێوەبەری ئەو وڵاتە ئیدعا بکا کە وەزعیەتی ئابووری وڵاتەکەی باشە بەڵام وەزعیەتی خۆیان باشە تێدادێکی زۆر لە ئاغازادەکان لە دەسەڵاتداران وەزعیەتی ئابووریان زۆر باشە و تەنانەت ئەم قەیرانە ئابووریانش هەموو بە قازانجی ئەوان دەشکێتەوە گەمارۆ ئابووریەکانی وڵاتانی دەرەوە بە قازانجی ئەوان دەشکێتەوە ڕێگای ینی دەستیان بازە بۆ دزیکردن دەستیان بازە بۆ گەندەڵی و بۆ شاردنەوەی سەروەت و دزینی سەروەتی ئەو خەڵکە ینی ئەمانە هەموو دەبێتە باعثەوەی کە ئەوان ژیانیان باشتر بەڵام ئەوەی واقعیەتە ژیانی خەڵکی ئێران باش نییە تۆ دەبینیم هەرسکەین لە وەختێک ئاستی هێڵی هەژاری ینی نزیک بە 10 ملیۆن تمەن بێت 30 ملیۆن تمەن 25 ملیۆن تمەن بێ و حقوقی کرێکارێک فەرزکەین 12 یا 7 ملیۆن تمەن بێت چۆن دەتوانێت ئیدعا بکەی کە وەزعیەتی ئابووری ئێران باشە و ئابووری ئێران ڕوو لە گەشەیە و وەزعی خەڵکیش باشە خەڵک لە ژیانێکی تقریبا نۆرماڵدا دەژین ئەگە خەڵک لە ژیانێکی نۆرماڵدا دەژین هەر وەک تۆ ئاماژەت پێکرد و پێشتریش من دەڕوا ئیشارەیەکم پێکرد چۆن دەبێت لە ماوەی 5 ساڵدا کە دەبێت ئەم هەنجاریە کۆمەڵایەتیانە ئەم خەسارە کۆمەڵایەتیانە یا فەرزکەین ئەم کێشە کۆمەڵایەتیانە کە هەن ڕوو لە کەمبوونەوە بن بەڵام 500 بەرابەر زیاد دەکات دزی بە شێوەی ئاشکرا لە کۆمەلگادا ڕەوازی پەیدا کردووە بۆ تەباو چون ئەوە چاوی لێکە ئەم کەسانە کە لە خوارەوە ئەمان دەیانگرن و پیان وایە ئەمانە دزن لە کۆمەلگادا لە ئەسڵات دزی سەرەکی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامین ئەمان بە شێوەی قانونی دزی دەکەن بە شێوەی کەڵان دزی دەکەن بەڵام وەختێک دێن باسی ینی کەسێک دەکەن کە بۆ بژیوی ژیانی یا بۆ ناچار بۆ فەرزکەین بچێت دزیەکی چکۆلە بکات ئێستا هەر شتێک ماتۆڕێک بدزێت دوکانێک ببرێت فلانێک ببرێت دێنن ئەمانە بە هەنجاریە کۆمەڵایەتیەکان لە خەڵە بدەن بەڵام ئەوانەی خۆیان پیان وایە ئەمانە دزینی لە حاڵێکدا دی خەڵکی چاو لەوان دەکات دەڵێ بۆ ئەوان ڕەوایە ئەوە بکە دی ئێوەش دەبێت بژیت بۆیە هەموو تاوانی ئەوەی کە ئەم کۆمەلگات وشی ئەم ناهەنجاریانە بۆ دەستێت دەگەڕێتەوە بۆ خودی دەسەڵات ئەوە خودی دەسەڵاتەکە ئەو بەڵای بەسەر خەڵکێناوە من ناڵم ئەمە کارێکی باشە ئەسەن ئەو کەسانەی خۆشیان دەیکەن پێم وایە بە شەرمەوە ئەو کارە دەکەن بەڵام دەبێ بژیت بەڵام ئەوەی کە جورئەت پەیدا کراوە و کۆمەلگا بەم شێوەیە بە شێوەیەکی ئاشکرا دەست دەبا بۆ دزیکردن لە خودی سەرانی ڕژیمەوە سەرچاوی گرتووە ینی کۆمەلگای ئێران وای لە هاتووە ئەستا ئیدارەکانی فەرزکەین تووشی گەندەڵیە
ڕشوەخۆری لەو پەڕی خۆیدایە، دزیکردن لەو پەڕی خۆیدایە. ینی هیچ ئیدارەیەک لەگەڵ خەڵک سەرکاری هەبێت لە ئێراندا شک نابێتەوە کە تووشی گەندەڵی نەبێت. هەر لە ئیدارەی ئاو و بەرقەوەی چاوی لێ بکە، هەر لە شارەدارەکانەوە چاوی لێ بکە، هەر لە ئوستانداریەکانەوە چاوی لێ بکە، هەر لە بەشی زیندانەکانەوە چاوی لێ بکە، لە دادگاکانەوە چاوی لێ بکە، هەتاوەکو دەگەڕێتەوە بەسە کارخانە و شوێنە بەرهەمهێنەکان. بۆیە هەموو ئەوانە بۆتە باعیسەوەی کە ئەم کۆمەلگایە تووشی ئەم خەسارە بێت و ئەم خەڵکە بەم شێوەیە ئاماریان بگیرێت کە ئێمە بڵین فەرزکەین لە 5 ساڵدا 500% دزیکردن زیادی کردووە. یعنی خەڵک ئەمنیەتی نییە، یعنی خەڵک دڵنیا نییە لە ژیانی سبحینەی، یعنی وای لێ هاتووە خەڵک لە یەکتری ڕۆدێ بۆ ئەوەی کە بتوانێت خۆی بژێنێ. ئەمە واقعاً یعنی دیوە ئەوە دەیسەلبێنە کە ئەو کۆمەلگایە تووشی ئەو نەخۆشیە بووە سەرچاوی نەخۆشیەکەش خودی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامین، ئەوەی کە خەڵک بە حەق بەڕەوا بە دژیان ڕاپەڕیوە و لە شۆڕشی ژینادا کە ئێستاش بەردەوامە ئەو پەڕی بوێری و لە خۆبردوویان لە خۆیانی خەبات و تێکۆشانیان لە خۆیان نیشاندا بۆ ئەوەی ئەم دەسەڵاتە بڕوخێنن، ئەوەیە کە کار گەیشتوتە سەر ئێسکیان. هیچ ماڵێک نییە کە بە نەوعێک جیرۆدەی کەسێک نەبێت کە تووشی مادەی هۆشبەرە، بە شێوەیەک دەرگیری ئەوە نەبێت کە ناناوەرەکەی بێکارە، داهاتی نییە بۆ بژیوی بنە ماڵەکەی. بۆیە ئەم کۆمەلگایە بێزگە ئەمە مەسەلەی دزیکردنە، بەڵام مەسەلەی لەش فرۆشیشیان بە یاسایی ڕەواز پێداوە. مەسەلەی بێکاری کە ئەوە ئەسڵ ئاوری لێ نادەنەوە بۆتە باعیسەوەی کە فەرزکەین لە ناوچەکانی وەکو کوردستان و بەلوچستان و شوێنەکانی دیکە خەڵک ڕووبکاتە دژوارترین کار یا بڵین مەترسیدارترین کار هەر لە لەحزەی حرەکەتێکەوە کە بۆ بەدەستێنانی پاروێگنان لەگەڵ مەرگ شەڕ دەکاتەوە و لەحزەی دەگەڕێتەوە، یا دەیکوژن یا دەیگرن یا بە سڵامەتی دەگەڕێتەوە کە ئەمە ئەسڵ ژیانێکی نۆرماڵە. ینی ئەویش بخۆین بەنەوعێک ناهەنجاریە خۆی بنەوعێک نەخۆشیێکی کۆمەڵایەتیە، بەڵام هەموو سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ دەسەڵاتداران. وەختێک دەسەڵاتێکی دڵسۆزی خەڵک، دەسەڵاتێکە لە بیری ژیانی ئاسوودەی خەڵک دابێنیە، پێی وانە ینی دەسەڵاتێک نەکە پێی وایە خەڵکی ئەم کۆمەلگایە خەڵکی ئەم ئێرانە شیاوی ئەوەیە کە وەکو خەڵکی وڵاتانی دیکە بە ئاسوودەی بژی لە ژیانی سبحینەی متمەئین بێت، خاوەنی بیمەی خاوەنی کار بێت، کاری نەبوو خاوەنی بیمەی بێکاری بێت. هەموو ئەو کەسانێک کە کاریان نییە حەد لانی کەم لەلایەن دەوڵەتەوە سەرچاوی داهاتیان بۆ دابین بکرێت کە خاوەن گیرفانی خۆیان بنوە مەجبور نەبن دەست بەرن بۆم کارانە. بۆیە ئەمانە بۆ وڵاتێکی وەکو ئێران کە پتمان خاوەنی ئەو هەموو سەروەتەیە زۆر ئاسانە چارەسەرکردنی، بەڵام ئەو کەسانەی کە لەسەر کار و دەسەڵاتدارن نایانەوێ ئەو کێشانە چارەسەر بکەن و نە بەرنامەشیان بۆی نییە و ڕەنگە باوەڕیشیان پێی نەبێت. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەعید بۆ بەشداریت لەم بەرنامەیە. من پرسیارێکم لا نەماوە، ئەگەر خۆتان لە ئاخیردا قسێکتان هەیە ئەزافەکەن فەرموون. وەڵا لە شتێک قسە زۆرە خۆگە بمانەوێت باسی وەزعیەتی ئێران بەگشتی بکەین، بەڵام ئێمە کوتمان ئەوە وەزعیەتەکەیە تەنیا ئەم وەزعیەتش بەچی دەگۆڕدرێت؟ بەڕاستی فقط خەڵک خۆیان دەتوانن بیگۆڕن. یعنی دەبێ ئێمە خەبات و تێکۆشانمان یەکگرتووتر بکەین، بەرینتری بکەینەوە، سەرتاسەریتری بکەینەوە و بە شێوەیەکی یەکگرتوانە، یعنی هەموو چی توێژەکانی کۆمەلگای ئێران، هەموو خەڵکی کۆمەلگای ئێران بە کوردستان و بەلوچستان و خوزستان و هەموو شوێنەکانی دیکەوە هەوڵ بدەین لە حرەکەتێکی یەکگرتوانەدا سعی بکەین چارەنووسی داهاتوومان دیاری بکەین، ڕژیمێک دەسەڵاتێک بێنینە سەرکار کە بەم شێوەیە ئاماری ناهەنجاریە کۆمەڵاتیەکان نەگرین، بەڵکو ڕۆژانە باسیەوە بکەین کە کۆمەلگای ئێران چۆن بەرەو پێش دەچێت، بێکاری چۆن کەمەکرێتەوە، خەڵک چۆن وردە خەریکن دەچنە ژیانێکی نۆرماڵ و ئاساییەوە وڵاتانی دیکە. ئەمەش تەنیا بە خەبات و خۆڕاگری و خەباتێکی یەکگرتوانەی هەموو چین و توێژەکانی کۆمەلگای ئێران دەکرێت. هیوادارم شاهیدی ئەو حرەکەتە بەرینە بین لە کۆمەلگای ئێراندا.
دەست خۆش بێ هاوڕێ سعید، منیشی وادارم دەست خۆش بێ. زۆر سپاس بۆ بەشداریت لەو بەرنامەیە. سپاس بۆ ئێوەش، زۆر سپاس. بەڵێ بینەرانی خۆشەویست، سپاسی ئێوەی شەکەین کە تا ئێستا هاوڕێمان بوون. کاتێکی خۆش.